45 ساڵم کاروانە بەردەوامە 45 ساڵم شاڕی خەباتە درێژەی هەیە زیاتر لە 4 دەیە ئەم حیزبە کانیاوی ڕوونی هەموو ئەوانەشە کە عاشقی ژنەبای ئازادین تەمەنێکم کاروانی پڕسەروەریە هەردەگەشێتەوە تا دێت هەر باڵا دەکات یەکێتی نیشتیمانی کوردستان ناسنامە و پێناسی نەتەوەیەکە کە هەزاران شەهیدی بە کوردستان بەخشیوە یەکێتی پێناسی نیشتیمانێکە کە ڕۆڵەکانی بەرامبەر ئەشکەنجەی ژوورە تاریکەکانی زیندان هێزی ورە و بەگشدا چوونەوە بوون یەکێتی پێناسی کوردستانێکە کە پێشمەرگەکانی لە هەر کوێ پێویست بێت سەنگەری پارێزگارین یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبە سەنگینەکەی مامی ڕابەرە ئەو سەرکردە بێوێنەی کورد کە شەوە زەنگی بەڕووناکی و بێئومێدی بە هیوا و شکستی بەسەرکەوتن ناساند ئەو ڕابەرە گەورەی مێژووی خوڵقاند داستانی پڕشانازی بۆ نەتەوەکەی نەخشاند ئێستاش یەکێتی هەروەک جاران مەشخەڵانی ومێدی کۆمەڵانی خەڵکی کوردستانە یەکێتی بە هەنگاوی نوێوە هەر درێژە پێدەری ئەو کاروانەیە کە هەزاران شەهیدی لە پێناودا بەخشی یەکێتی حیزبی ئایندەیە چرا هەڵگری کوردستانێکە کە کوردستانیان دەبێت تیایدا ئارام بژین یەکێتیەکەی مام بە شوێن پێی هەنگاوەکانی ئەو ڕابەرە گەورەیەدا بەردەوامە کە هەموو ئاستەنگەکانی کردن بە بەردەباز و دوجار لە کۆشکی سەلام و دواتریش لە ناوەندە گەورەکانی دنیا دا کۆکیکاری مافەکانی کورد بوو حیزبێک ڕێبەرێکی لەم چەشنە مەزن ئەندازیار و ڕێبەری بوو بێت چۆن شەوە زەنگی تاریکی ناکا بە چراخان لە یادی 45 ساڵی دامەزراندنی یەکێتی لەم وێزگە گرنگەی یادەوەری حیزبی شەهیداندا هەمووان دەست لەسەر سنگ لە بەردەم مامی ڕابەردا دەوەستن بەردەوامی بەڵێنێکە و بەگیانی پیرۆزی مام دراوە پەیمانێکە و هاوسەرۆک و سەرکردایەتی نوێ بە مامیان داوە نەسرەوتن نەخشەڕێیە و نوێ بوونەوە شاڕێیە و وەفاداری باوەڕی نەگۆڕە پاراستنی چەپکە گوڵەکەش ئەرکێک هەمووان لە پێناویدا کۆشش دەکەن.